سڵاتان لێبێت بینەرانی زاری کرمانجی دوای ئەوەی ماوەیەک بوو پرۆسەی دابشکردنی زەوی وەستا بوو بە بڕیاری مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پرۆسەی دابشکردنی زەوی دەستی پێکردەوە ئەوە بوو لە بەشی یەکەم بەشێک لە فەرمانبەران بوونە خاوەن زەوی خۆیان و ناویان دەرچوو و ژمارە زەویشان بۆ دیاری کراستا لە بەشی دووەمی گەڕانەوەی ناوەکان سنووری ئیدارەی سربەخۆی سۆرانی تێدایە. من مەبەستمە زانیاری زیاتر لە کاخسرە و ئیسماعیل بەڕێوەبەری گشتی شارەوانیەکانی سۆران وەربگرم لە سەرگەڕانەوەی ناوی فەرمانبەرانی سنووری ئیدارەی سربەخۆی سۆران. کاخسرە و سڵاتان لێبێت، ناوی فەرمانبەرانی سنووری ئیدارەی سربەخۆی سۆران تا ئێستا بە فەرمی گەڕاوەتەوە بۆ وەرگرتنی زەوی؟ بەڵێ بەدوو بڵێن مەرحەلە ناوەکانمان وەرگرتەوە کە نزیکەی 15,000 ناوە، 6,000 ناو تایبەتە بە سەرۆکاتی شارەوانی سۆران و 9,000 ناویش تایبەتە بە سنووری بەڕێوەبەرهەتی گشتی شارەوانەکانی سۆران. ئێستا برنجستافێکمان دیاری کردووە کە ئەوان وەربینی لە فۆرمەکانەکەن لەوەی دووبارە پێداچوونەوە بکرێت، لەوانەیە هەندێک فۆرم بە هەڵا هاتبیتن بۆی چێککردنەوەی ناوەکان و خاڵبەندکردنیان لۆی بتوانرێت بە زووترین کات ئەو زەویەی بەردەستە دابش بکرێت بەسەر ئەوانەی کە شایستەن بە وەرگرتنی زەوی. بەڵام لێرە هەستەکەین ناوێکی زۆر هەیە، زەوی کەمیش هەیە. ئێوە وەکو شارەوانی لەمە گرفتان بۆ دروست نابێت؟ بێگومان گرفت دروست دەبێتن، بەڵام ئەوەی بەردەستە دەتوانرێتن کاری لەسەر بکرێت و دابش بکرێتن، ئەوەی تریش دەبیت چاوەڕوانی ئەوەی بکەن تاکو زەوی دابین دەکرێتن. ئەستە ئەو 9,000 ناوی بۆ ئێوە هاتۆتەوە بە خەلیفان و ڕۆواندز و چۆمان نزیکەی 3,000 پارچە زەوی هەیە. ئەوەی تر بەشەکەی تر چییە کە ئەفەوتێ یا ڕێکاری تر ئەجێ؟ نا ئەو بەشەکەی تر کە ڕەزامەندی دراوە بۆ هەمووان دراوە، بەڵام ئەو زەوی کە بەردەستە دەتوانرێت دابش بکرێت. ئەوەی کە بەردەستیش نییە خۆی بەپێی ڕێنماییەکانی کە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران دەری کردیە دەکرێت لە نزیکترین سنووری شارەوانی دابش بکرێت و ئەگەر هەر نەبوو دەتوانێت بگوازرێت و بۆ ئەو شوێنانی کە زەویان تێدا بەردەستە بۆی بتوانێت بەسەریان دابش بکرێت. ئێستا مێرگە سۆر سیدەکان ئەمانە زەویان نیە بۆ دابشکردن؟ تاکو ئێستا نەخشیان بۆ دیاری نەکراوە، لەو حالەتە دەتوانێت لە نزیکترین سنووری شارەوانی زەوی پێیان بدێت ئەوانەی کە خاڵبەندیەکانیان بە ڕێژەکەی زیاترە. ئێستا تەواوی وەزارەتەکان هاتوونەتەوە یا بەشێکیان ماوە؟ بەشێک لە وەزارەتەکان نەهاتوونەتەوە، وەکو وەزارەتی تەندروستی، وەزارەتی کوشت و کاڵا و هەندێک ئەوقافیش پێم وایە بەڵێ ئەویش نەهاتوێتەوە، بەڵام هەندێک وەزارەت ڕێژەیەکی زۆر هاتوێتەوە چاوەڕوانی ئەوەیکن کە ئەوانی تریش بگەڕێن. بەڵام ئەو وربینیکردنەی ئێوە کاتی زۆری ئەوێت تاوەکو ئەو پلەبەندی و بابەتەیەک لە ئەبێتەوە؟ وڵای سا لە تقریبا لە هەفتەی ڕابردوو ستافەکەیمە دەست بەکاربووینە لەوەی وربینی بکەن تاکو ئێوارانیش دەبینێنەوە بۆی بتوانێت بە زووترین کات ئەو وربینیە کۆتایی بێت و بتوانێت دابشکردنەکە پرۆسەکە دەست پێ بکرێت. بەڵام فەرمانبەر یەک شتی ئەوێتن بۆ نمونەوە ئازانێت کە ناوی دەرچوو یەکسەر بۆ بەیانی زەویەکەی پێ ئەدێتن پرۆسەکە ئەوەندە خێرا؟ نەوەڵە بەو شێوەیە نییە، بەڕاستی لەبەرەوەی ئەو ناوانەی کە هاتووە تێکەڵیەکی زۆر تێدا هەیە، بۆی هەر لەبەر هەندێک ئەو ستافە دیاری کراوە بۆی بتوانێت ئەو ناوانە لێک جا بکرێت و ئەوانەی کە خاڵبەندیان زیاتر ڕێژەکەیان زیاتر بتوانێت ئەولەویەت بدرێت بەوان و دواتر ئەوانی تر کە زەویەکە بەردەست بووان دابین بکرێت و پرسیاری من هەر لەسەر زەوی ئەوە ئەبێتن تەواوی فەرمانبەرانی سنووری ئیدارەی سربەخۆی سۆران دڵنیا ئەکەیتەوە بۆ ئەوەی زەوی پێویستیان پێ بدێت و یا زەوی پێویست لە بەردەستیەوە؟ خۆ ئەوەی لە بەردەستبی بەسەریان دابش دەکرێت، ئەوەی نەژبیتن هەروەک پێشتر باسم کرد کە نزیکترین سنووری شارەوانی یان لە هەر سنووری شارەوانی کە بتوانێت زەوی هەبی دەتوانێت بەسەریان دابش بکرێت. کاکەسرۆ سپاس بۆ تۆکەوا لەگەڵمان بووی. بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەوە کۆی ئەو زانیاریانە بوون لەسەر گەڕانەوەی ناوی فەرمانبەرانی سنووری ئیدارەی سربەخۆی سۆران کە بەشێک لە ناوەکان هاتوونەتەوە بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانی و بەشەکەی تریشان گەڕاونەتەوە سەرۆکایەتی شارەوانی سۆران بۆ ئەوەی زەویان بەسەر دابش بکرێت.